کێشەی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان هەر حل نابێ. ئەمڕۆ جارێکی تر ئەمێوارە لە بەردەم پارێزگای سلێمانی گرت بوونەوە و داوا دەکەن تکایە کێشەکەیان حل بکەن بۆ بتوانن ئۆتۆمبیلەکانیان لە ماڵ بێرنە دەرەوە و کار و کەسابەتی خۆیان کرد. لەلایەکی دیکەشەوە مەرزی کێلێ هەرچەندە ڕێگەکەی چاک دەکرێت و وەکو پێویست باش نییە لە ئێستادا، بەڵام داهاتێکی هێجگار باشی لەم ساڵدا هەبووە و کۆی کردوتەوەمانە و چەنەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. کێشەی ئۆتۆمبیلی بێسەرەتا هەر حل نەبوو. جارێکی دیکە ئەم ئێوارە نوێنەری ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لە بەردەم پارێزگای سلێمانی گرت بوونەوە و داوای چارەنووسی ئۆتۆمبیلەکانیان دەکەن. شۆڕش عومەر یەکێک لە نوێنەرانی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بە 964 وت نزیکەی 22 ڕۆژە ئۆتۆمبیلەکانیان نەهێناوەتە دەرەوە و پابەندن بەو بڕیارەوە و پێیان سەیرە تەنیا ئەو بابەتە لە سلێمانی هەیە. ئاسی لەوە کرد بڕیاری یەکلاکەرەوە هەیە لەسەر ئەو بابەتە و چاوەڕوان بڕیاری لەسەر بدرێت. تا ئێستا زیاتر لە 100 ئۆتۆمبیل دەستی بەسەرداگیراوە. جا هەر ئەو کەسە ئەوەی وت کە دەڵێن دەبێت ئۆتۆمبیلێکی دیکەی بۆ بمرێنن وەک ئەوە دێتە پێشچاویان کە قازێکیان نەخۆش بێت بۆ مەڕێکی بۆ ناکەن بەخێر. هەرچەندە ڕێگای مەرزی کێلێ وێرانە و بە زەحمەت و بەناو تۆز و خۆڵێکی زۆر دەتوانی سەفەری لێوە بکەیت، بەڵام داهاتی دڵخۆشکەر و ڕوو لە زیادبوونە. عەباس محەممەد بەڕێوەبەری گومرکی کێلێ بە 964 وت سەرەڕای نۆژەنکردنەوەی ڕێگای مەرزی کێلێ و وەستانی پرۆژەکە بۆ چەند جارێک و گرفتی هاتوچۆ لە ڕێگاکە هیچ ساڵێک وەکەم ساڵ داهاتمان زۆر نەبووە، بەڵام ئەگەر بەفر و بارانی زۆر ببارێت داهاتمان دەبێتەوە بە سفر. بە قسەی ئەمین غوڵام نەژادیش بەڕێوەبەری گومرکی سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان لەنەوە مانگی ئەم ساڵدا 425,000 تۆن کاڵا بە بەهای 141 ملیۆن دۆلار لە مەرزی کێلێەوە هاوردەی هەرێم کراوە و 139,934 گەشتیاریش هاتوچۆیان کردووە. بەراورد بە ساڵی ڕابردوو ئامارەکە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. مەرج و ڕێنمایەکانی قایمقامێتی سلێمانی بۆ بەرهێنانی ناچار کردووە زیاتر لە 8 ملیار دۆلار بۆ خزمەتگوزاری سیتەکان خەرج بکەن. بەپێی ڕاگەیەنراوێکی قایمقامێتی سلێمانی ئەمڕۆ ئاوات محەممەدی قایمقام لەگەڵ سەرۆکی لیژناوە بەشەکان و لیژنەی سیتەکان کۆبۆتەوە و بۆ باسکردن لە کاری لیژنەکە و ئەو خزمەتگوزاریانەی لە سیتیەکاندا پێشکەش دەکرێن. لە کۆبوونەوەکەدا لیژنەی سیتیەکان راپۆرتێکیان خستۆتە بەردەم قایمقام و بە گوێرەی راپۆرتەکە لە ماوەی 6 مانگی کۆتایی ئەم ساڵداوە بەرهێنەرەکانیان ناچار کردو بە بەهای 8 ملیار و 500 ملیۆن دۆلار خزمەتگوزاری و چاکسازی لە نێو سیتیەکان ئەنجام بدەن. لەگەڵ هێوربوونەوەی دۆخی سووریا بە بەهای تومەنی ئێرانی بە تەواوەتی داڕما بەهای دینار بەرامبەر دۆلاریش دابەزی، لیرەی سووریش تا ڕادەیەک جێگیر دەبێت. کەیفی خۆشناو وتەبێژی بازاری دراویە و لێر بە 964 وت ئەمڕۆ بە بەهای 100 دۆلاری ئەمریکی بە 7 ملیۆن و 900,000 تومەن مامەڵەی پێوە دەکرێت، بە حەواڵە و بە نەختیش نزیکەی 7 ملیۆن و 600,000 تومەنە. وتیشی شەوی ڕابردوو بەهای 100 دۆلار بۆ چەند کاتژمێرێک 8 ملیۆن تومەنی تێپەڕان، بەڵام ئەمڕۆ کەمێک دابەزیوە. لە بەرامبەردا بەهای دیناری عێراقیش دابەزی و بە قسەی کەیفی خۆشناو 100 دۆلار گەیشتۆتە 152,000 دینار. هەر ملیۆنێک لیرەی سووریش بە نزیکەی 310,000 دینار مامەڵەی پێوە دەکرێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر دۆخی ڕۆژئاوای کوردستان. بۆ خۆتان دەزانن دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان هێشتا کێشمەکان و ڕێکەوتنەکان بەردەوامی هەیە. لەلایەکی دیکەوە وڵاتی تورکیا بەردەوامە لە هەڕەشە و گڕۆشەکانی لەسەر هێزە کوردەکان و بە تایبەت هەسەدە هێزەکانی سووریای دیموکرات. ئەمڕۆ سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردوغان لە پەرلەمانی وڵاتەکەی هەڕەشەیەکی نوێی ڕوبەڕووی هێزە کوردەکانی ڕۆژاوای کوردستان کرد و لە ناویشاندا بە دیاریکراوی هەسەدە و ئەوەی وت ئەگەر چەکەکانتاندا نەنێن بە چەکەکانتانەوە دەتان نێژین. ئەمە ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆکۆماری تورکیا ئەمڕۆ ئەم هەڕەشەی ڕوبەڕووی هێزە کوردەکان و بە تایبەت هەسەدە کردەوە. پێشتری چەندین هەڕەشەی دیکەی لەم هێزە کوردیانە کردووە. هەڕەشە لە کوردانی ڕۆژاوا بە دیاریکراوی لە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدە یعنی بەو شێوازە بووە یان دەبێت گروپە جوداخوازەکان چەکەکانیان دابنێن یان لەگەڵ چەکەکانیاندا دایانێژی. بەڵام پێشتریش مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەڕەشەی ڕوبەڕووی ئەردۆغان بە دیاریکراوی کردبووەوە کە ئاماژەی بەوە کرد کە لە ناو خاکی ڕۆژاوای کوردستاندا لە ناوت دەبم.
پێشووتریش لە سەردانەکەیدا بۆ سووریا وەزیری دەرەوەی سووریا هەڕەشەی لە هێزە چەکدارە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان کردبوو. ئەم هەڕەشە و گوڕەشانە بەردەوامی هەیە لەلایەن تورکیا و لەلایەن هێزە کوردیەکانیشەوە، بەڵام نازانرێت ئایندا چی لێ دێت لە ڕۆژاوای کوردستان. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.